یوباتی کردەوە کە مۆکۆتیەکان ئەو شوێنە دوایی دائیمەن کەرکووک ناڵێنێ لە کەم عەدەدی کەمبوونی عەدەدی ئەکسەر شێستە و هەموو دەشەکانی شۆتا ئەو باسانەکە داواکاری کرال بۆ مشێنی ئەوەیدا ئەو خەڵکە دەکەن تەسبیتە بلوکی تحق وشکەرشنیش باشە چونکە دائیمەن تۆ سەبەراورد بکەی لەگەڵ شارەکانی تر کەرکووک دائیمەن لە هەمووی کەمتر بووە فەوانەمان پێوت لە نزیکەوە دانیشتێکی عام و دوایش بەشمادانێکی نەگەری دەچەوە لە نزیکەوە ئەوڵ پاڵغۆ قورادەمە دانەوە کۆمەڵ وعدیدا پێمان وعدەکان چی وعدەکان و پۆ پێتم دەوانێ ڕەبدن ئینشاءڵڵا تەثبیتیان ئەکەن وای ئەوەش عەدەدی زیادرشمان بۆ کرد داوا کرد وتیەوە بە نیزامی دەوراتەوێ دەورە و دەردەی ئەبێتکی شەو شۆتەڵە لە بەڵێری لەکوو بگەر بۆ نەشدەبێ بۆ شۆتەبێ بۆ هەموو بەشەکانی شۆرتە پێوە بە نیزامی دەوراتەوی بە دفعانامی قسەی کۆتایی ڤاڕ دەیکات.